بینێرانی دەنگی ئەمریکا ئەم کاتە و هەموو کاتێکتان باش. من دیار جەمالم ئەمڕۆ گفتوگویەکی زۆر تایبەت لەسەر پرسی هەڵبژاردن دوایین گۆڕانکاریە سیاسیەکان پەیوەندی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و زۆر تەوەری دیکە بە میوانداری بەڕێز ئاری هەرسین بەرپرسی لە قیچواری پارتی دیموکراتی کوردستان دەکەین. کاکاری زۆر بەخێربێی. سپاس. با لەو پرسیارە و دەست پێ بکەم تەواوی لایەنە سیاسیەکان بە گرنگیەوە لەم هەڵبژاردنە ئەڕوانن. بەلای ئێوە وەکو پارتی دیموکراتی کوردستان ئەم هەڵبژاردنە گرنگەکەی لە چیایە؟ خۆی هەڵبژاردن بە گشتی گرنگە لەبەری تەنیا وەسیلەیەکی مەدەنیە بۆ چوونەوە بۆ ڕێی گەل و دەستکردنی دەسەڵات. بۆ ئێمەش بە هەمان شێوە خۆی لە ڕاستی ئێمە 2 ساڵ و نیو زیاتر لەوە پێش حەزمانە کرد هەڵبژاردن بکرایە. بەڵام خوا سەلامەتیان کە برادرانی یەکێتی هاوکار نەبوون بۆی کە هەڵبژاردن لە کاتی خۆیان بکرێ بۆ یاوە دواکەوت. کاک ئاری بڵین پارتی وێکێتی وەک دوو هاوبەش بە بەردەوام یەکتر گونەهبار دەکەن و تەنانەت باس لە دزین و خاک فرۆشتنیشەکەن و هەروە ئێمە ئێستا لە سەروبەندی بانگەشی هەڵبژاردنان. ئایا ئەمە بانگەشەیە یاخود دۆخی نێوانتان بە شێوازێکی گەورە تێک چووە؟ وڵاهی جارێ ئەم پێشە موشتێ ئەو کەسێک کە خۆی خاک فرۆشە بە ماڵی خاک فرۆش 16 ئۆکتۆبەر دیارە و گەر جەناب ئینسانێکی سەحوفی متابعی ئەگەر بگەڕێتەوە بۆ ئەرشیڤی میدیاکان سەرۆکی ئێستای یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی بە زمانی ئینگلیزی باس لەوە کاکە چۆن لە 15 ئۆکتۆبەرە ژمارەیەک 38 ئیمزایەوە بزانم 36 ئەم کۆی کردوتەوە بۆی کە کەرکووک و ناوچەکانی تری هەرێمی کوردستان ڕادستی حەشی شامی بکەن. ئەمە جارێ لەسەری مەسەلەی خۆفرۆشتن و خاک فرۆشتن و ئەمانە لەبەرەوە حەقا ئەو کەسانی کەوا قساکان تۆزێ بەوریایە و معاملە لەگەڵ کەلیمات بکەن دەبی خۆ دەزانی کەلیمات هەندێک جار بە دژی ئینسان خۆی وەسێتەوە. ئەمە یەک. دووهەم هەڵبژاردن بانگەشەی هەڵبژاردن چوارچێوێکی تایبەت بەخۆی هەیە و لە قاڵبێکی بڵێن ئەتەکێتی سیاسیایە. مەسەلەی تەخوێنکردنی خەڵکی تر بۆ خۆشەویستکردن ئەمە مێتۆدێکی ئەو پەڕی بڵێن پۆپۆلیستیە و ئەو پەڕی دەرچوونە لەو چوارچێوە دیموکراسیە. اینجا بە قەنەعەتی من ئەوە لە درێژ مدەتە یعنی لە ئێساوە تا بیستیدا ئەمە لە قازانجی ئەولایەنە نابێت کە تەشیری بەردەوام بە بەرامبەرەکەیەکە. بڵێ ئەم جۆرە گوتارانەی کە هەیە کاریگەری تا چەند هەیە لەسەر ئاسایشی کۆمەڵاتی هەرێمی کوردستان؟ چۆن نیەتی ئەو تاسیری 100% هەیە و ئەو تەسیرە سلبیە ئەمێنێتەوە. ئێمە بینیمان لە دوای هەڵبژاردننی یا لە سەروبەندی هەڵبژاردننی ساڵی 2009 ئەمە دەستی پێکرد ئەم مەسەلەی تەخوێنکردنی یەکتری و ناشرینکردنی هەموو بەهاکانی ناو کۆمەلگا. ئەمە تەسیری ئەبێ ئەگەر بڵێم بەو معنایەی کە ئەوی بە زمانی ئینگلیزی پێڵەندی مۆرالیزیشن یعنی وامان لێ بکا کە ئێمە بنەما ئەخلاقیەکانی کۆمەڵگەی خۆمان نەناسینەوە و لی دەرچین ئەجاکە ئەوەش ڕوویا و کارەساتە. چۆن تەسیری نییە و تەسیرێکی زۆر گەوری هەیە. لەم بانگەشی هەڵبژاردنە بڵێن زۆرێک لە لایەنەکان دروشمەکانیان دژ بە دەسەڵات و هەروەها دژ بە فەرمانڕەوایەتی پارتیە. قسەی ئێوە چییە؟ وڵی ئەزانی چۆنە جارێ با بڵێن دەسەڵات لە هەرێمی کوردستان بزلای پارتی دیموکراتی کوردستان نەبووە. هەموو کەس توانێت متابعە بکە بگەڕێتەوە بۆ تاریخی کابینەکان لە 92 تا ئێستا بە بەردەوام هیچ کاتێک نەبووە کە پارتی دیموکراتی کوردستان بە تاقی تەنیا حکومیان وڵاتە بکە. بە بەردەوام حکوومەتی بڵێن ئێتیلافی هەبووە یا کوالیسیۆن هەبووە و هەموو جارێکیش ئێمەی شەتی تیا بووین. یەکگرتووی تیا بوو، کۆمەڵی تیا بوو، گۆڕانی تیا بووە، حیزبی شوعی تیا بووە، سۆسیالیستی تیا بووە، هەموو تیا بوو، زودنەوەی تیا بووە. بۆ یەکەس ناتوانێت یعنی ئەم قسەی کە ئیکەن ئەو قمار لەسەر ئەوەکەن کە زاکری خەڵک ئەوەنە خراپ بێ بیری چوو بێتەوە کە ئەم لایەنانەی کە باز لە دەسەڵات کە بزات پارتی ئەەکەن خەڵک بیری چوو بێتەوە کە ئەمانیشی تیابوون. ئەمە یەک. دووهەم مەسلەی ڕوخانی دەسەڵات و لابردنی دەسەڵات ومانە جارێک کەم دەسەڵات یعنی ئەو دەسەڵاتی کە یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی لە ساڵی 92 یا بەشدارە مەسەلا ئەو جەنابتان نەزانن لە چەند کابینەیە مەسەلا کابینە هەبووە
بەدەست یەکێتی نیشتیمانی کوردستان بووە و کابینەکانی تر جێگری سەرۆکی حکوومەت لە یەکێتی نیشتیمانی کوردستان بووە جێگر و جێگرەکانی سەرۆکی هەرێم لە یەکێتی نیشتیمانی کوردستان بووە سەرۆک یا جێگری سەرۆکی پەرلەمان لە یەکێتی نیشتیمانی کوردستان بووە ئیتر بەشداریکردن لەوە چی لە ناو حکومە یعنی تۆ ئەم هەموو ساڵە خۆتی لێبێبەریەکەی خۆتی لێ دەرەکەی بەس پارتیە ئەمە چه مناڵێک ینی قەناعەت بەم قسەیەکە کاکاری لە ئەم کابینەوە بڵێن زۆرترین گرژی تێدا ڕوویدا ینی هۆکارەکە چی بوو ئایا پێتوانێت لە بۆ تەشکیلکردنی کابینەی داهاتوو هەمان سینارە دووبارە بێتەوە زانی جارێ لەسەر کابینەی داهاتوو بە قسەنەکەین وێ بزانین نەتیجە بیستی دەچیە بێ بەڵام لەسەر ئەمەی پێشتر ئەوەی کەوت زۆرترین بارگرژی تیا بووە هۆکارەکەی ئەوە بووە کە جەنابی کاک مەسرور بارزانی یا بڵێن حیزبی ئێمە بەگشتی لەسەر کارنامەیەک ڕێکەوتون بۆ کابینەی نۆهەم 5 ساڵ لەوە پێش وەڕوون بووە هەنگاوەکانی ئەم کابینەیە چییە یەکێک لە گرنگترینیان و محوەری سەرەکی ناو کابینەی نێوم چاکسازی بووە طبعاً کە تۆ چاکسازی بکەی لە مەسلحەتی خەڵکە دەی ئەوانەی کە لە مەسلحەتیانی لاوە ئیراوە مرتاح نین خۆشحاڵ نین بەم ئیجراعاتە بۆیە هەندێک لە برادەران بەگشتی ئەوانی لە کای سیاسیان لە دەسەڵاتی حیزبی یا حکومیان ئەمەیان پێ قبول نەکرا بۆیە ڕازی نەبوون بەردەوام بن لەو ئەرکەی کە هەیەە یەکێک لەوانە بەڕێز کاقوبات تاڵبانی کە جێگری سەرۆکی حکوومەتە لە جیاتی ئەوەی لە هەولێری پایتەختەوە دابنیشێ حکومڕانی دروست بەشداری حکومڕانی دروستکە لە هەرێمی کوردستان هەستا تۆرە لە سلێمانی دانیشت لێرەوە جێگری سەرۆکی حکوومەتیە کرد لە ئێستادا نیگەرانێکی قۆڵ لەسەر ئەوە هەیە کە لە دوای هەڵبژاردن ڕەنگە پێچینانی حکوومەت ئاسان نەبێ خوێنووی تۆ هەمان ئەوە نییە کە خۆی بە ئاسانی حکوومەت تەشکیل نەکرێت خۆی دوو شتەیە سایکۆلۆژی ئێستا و سایکۆلۆژی دوای هەڵبژاردن یا با باسی هەرێمی کوردستان ناکەم بەگشتی سایکۆلۆژی فترەی هەڵبژاردن و بانگەشە لەگەڵ سایکۆلۆژی دوای هەڵبژاردن زۆریان جیاوازە دووشتی جیاوازن بەڵام ئەگەر ئەو برادرانەی بەم نەفەسەی ئێستا قسەکەن ئەگەر لە دوای هەڵبژاردنیش بەم نەفەسە قسە بکەن کە ئێمە نازانین با لە خۆمانەوە کەس تاوانبار نەکەین ئەگەر وابێت حتمما تشکیلی کابینەی دەیەم پێ ئەچێت زۆری پێچێت زۆر بڵێم چی بۆ پێیکە لیست زۆرە بۆ نمونە ساکە مەسەلا ئاخر مەسەلە لیست نییە مەسەلا ئەوەیە کە چێ چەند دەنێنێت خۆی لەسەر ئەساسیەوەیە تۆ حکوومەت دروستەکەی ئیتر با ببین بابزانین چۆنە هەموومانی کە باسمان کرد بە تایبەتیش قەیرانی قۆڵی نێوانێکێتی و پارتی پێت وایە کاریگەری نەرێنی هەبووە لەسەر دۆزی کورد لە بەغدا خۆی طبعاً ئەوەی کە شۆڤینیستی عەرەب لە بەغا بە ئێمەیەکە یەکێک لە هۆکارە سەرەکیەکانی ئەوەیە کە ئەزانێت لە ناو خۆمانە یەک نین ئەو مەسافەی دۆزیوەتەوە لەو مەسافەیە یاریەکە ئەمەمان پێەکە کە پێمانەکە باشە بۆچی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان هەر یەکەیان بە ئاراستەیە لە بەغدا کارەکەن ئەوە بچی لە یەکێتی نیشتیمانی کوردستان بپرسی بۆ لەبەرەوەی ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان لە کاتی زۆر پێویستانە بێت کە لایەنە سیاسیەکان بانگێژ دەکرێن بۆ بەغای یا کۆنگرەیەک یا مناسبەیەک هەیە نوێنەرایەتی هەرێمی کوردستان لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەکرێت نەک لەلایەن حیزبی سیاسیەوە ئیتر لەم لاوە یەکێتی نیشتیمانی کوردستان خۆی بە حکوومەتێکی ترە زانێ و بە مەرجەعێکی ترە زانێ جرت و فرتێتی بۆ بەغا ئەو مۆزوعێکی ترەوە بێ لە خۆیان پرسی کاکاری ینی دۆخی ئێستا نێوانێکێتی و پارتی لە چی ئاستەکایە دۆخی ئێمەوەڵا لە دۆخیشی باشانیە بەڵام بیرە نەچێت تۆ کاتی ئەو پرسیارە لە منەکەی ئێمە بانگەشەمان دەست پێ کردووە و لە کاتی بانگەشەیە منافەسەکان تو یعنی منافەسە زۆر توڭە بۆیە ئەمە لەوانەیە پێوە ئەم لەحزەیە پێوەرێکی باش نەبێ بۆ ئینسان تەقیمی عیلاقی ئەمۆیشەتی بکات لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانە چەندێکە کۆبوونەوەتان نەبووە وەڵا دەمێکە چەندراوە پەیوەندی خۆی ئەزانی چۆنە بە تەواوەتی پچڕان نابێ هەبێ لەبەرەوەی ئێمە شوێشێتی یەکتری باش ناسین و جەمسەری سەرەکی حکومڕانی لە هەرێمی کوردستان بۆیە پسڕانی تەواوەتی یا لێکدابڕانی ئەمە یەکێتی نیشتیمانی کوردستان بە هیچ جۆرە لە قازانجی هەرێمی کوردستان نییە بابینە سەرەوەی کە
بۆچی دۆخی کورد بەم شێوەیە گەشت لە ئابووری سربەخۆ ئێستا زۆرینی ڕادەسی بەغدا کراوە ئایامە هەر تەنها لە پێناو دەستکەوتە یاخود هۆکارەکەی چییە؟ وەکاری سەرەکی ئەمە یعنی ئەمە بۆ نییە کە من لێرە پارتی موخواانە کردامەوێ بێم هەرچی کەم و کوڕێگە هەیە بیخەمە ناو ژیرفانی لایەنێکی ترەوە مەبەست ئەوە نییە بەڵام ئەگەر سەیری فاکتەکان بکەی ئەمەی کە جەناب دەڵێ لە کۆتایی 2013 تقریبا لەو پێچیش هەر بیانویان پێگرتین زمانی مالیکی بەڵام لە دوای 2013 و سەرای 2014 مە دەستی پێکرد ئەمە بۆ هۆکارە بوو کە هەندێک لایەنی سیاسی هەستان چوون بە تاکلایەنە خۆیان کرد بە نوێنەری خەرکی کوردستان ینی ڕۆسەری ئەرشیفەکان بکە ئەندامی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە کە بە زمانی خۆی بە دەمی خۆی وتوێتی خۆ عەفوی کازار ڕەحمەتی لێبێ کاک عادل موراد مەسەلا تەکلیفی کردووە لە حکوومەتی عێراق وتوێتی موچی خەڵکی کوردستان ببڕن ئێوە ئەندامی سەرکردایەتی و مەکتەبی سیاسی یەکێتی وابزانم ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ لە بەغا بووە ئەمە یەک کە ئەمە ڕوویە معنایەوێت تۆ لە ناو خۆتە دابەش بووی خۆت هەرێمەکەت زۆر بچووکە خۆشە لە ناو خۆتە دابەشبی ئەوەی نیاری توێ ئەوەی شۆڤێنیستە ئەوەی کە چاوی بەم هەرێمای هەڵنایە ئێوەی استفادە لەواکە ئەنجا ڕووداوەکانی دوای ئەو 16 ئۆکتۆبەر و ئەمانە بە هەمووی کارێکی کرد کە ئێمە وەکو هەرێمی کوردستان ئەو پێگە بەهێزەی کە جاران هەمان بوو یەک تۆز لاوازی بکەن ئەوەیە مەسەلەکە. بەڵێ کاکاری سەبارەت بۆی لە سۆشیال میدیا سێرەکەی هەڵمەتێکی چڕ هەیە چ لەلایەن کاندیدەکانەوە بێ یاخۆ لەلایەنی خەڵکەوە بێ و باس لە بایکۆتی هەڵبژارد نەکرێت ئاما بێمتمانەیە بەوەی کە بڵێن هیچ لە دۆخەکە ناگۆڕێ کە ئەمە هەڵبژاردن شۆکە هەڵبژاردنەکانی پێشوو دەبێ ئەزانی حەزەکەم جارێ ئەوە بڵێم ئێمە حەزبی تۆڕە کۆمەڵایەتەکان نین ئێمە حەزبی فەیسبوک نین حەزبایەتی سیاست لەسەر فەیسبوک و ئینستاگرام ناکرێت من پێم وانە ئەوەی جەنابە دەڵێ یعنی بۆ حەزمە گەورەیە خەڵک بایکۆتی هەڵبژاردن بکە بەڕاستی خەڵکی ناڕازی هەیە هەریەکە و بنەوەێ ئەو ڕاستە بەڵام بایکۆت بەو حەزمەی کە بازەکرێت ئەینکە زۆر گەورە بێ من بڕوان ناکەم باس لە کورسی کۆتاکان بکەین کاتێک کە ئەو بوو کە کورسی کۆتاکان لا براوانە گرژێکی زۆر دروست بوو ناو پارتی و کاتێک قسە لەسەر کورسی کۆتاکان کرا پارتی بۆچی ئەوەندە پێداگر بوو و کاتەش بۆ نمونە ڕکابەرەکانتان باسییانە کرد کە کورسی کۆتاکان پارتی لە بەرژەوندی خۆی لە ناو پەرلەمانە بەکارێنێ قسەیەوە چییە خەڵکی تر چیڵێ با بڵێ مەبەستم لایەنە سیاسەکان لە لایەنەکانی ترەوە بە ئارزووی خۆیانە لەبەی قسە لە دەم کەیتە دەرەوە بەلاشە بۆوانی کە جۆ نایەنە ئەنجامی قسەکانی خۆیان هیوا هەیە لە خۆی قساکە بیر لەوە ناکاتەوە سەعاتیش تر هەفتەیش ترمانی تر تەسیری ئەم قسەیە لە ئەرشیڤ ئامێنێتەوە پارتی دیموکراتی کوردستان نیگەران بوو بە نەمانی ئەو 11 کورسیە لەبەر ئەوەی ئێمە یەکێک لە خاڵە هەرە گرنگەکان و جێگای شانازی هەرێمی کوردستان مەسلەی پێکەوە ژیانە لە مەحفەلی نێودەوڵەتیە ئەین کە تۆڵی کاکە من موسڵمانم و کوردم بەڵام ئەوەش مەسیحیە و خەڵکی کوردستانە ئەوە تورکمانە خەڵکی کوردستانە ئەو ئەرمەنە خەڵکی کوردستانە و تا دێت ئەمە زەربەعەیە لەو مەبدەئی پێکەوە ژیان کە یەشێکە لە کۆڵەکە هەرە سەرچەکانی مەبادی دیموکراسی ئەوە لە بەرەوەیە هەمان قسەتانەیە سش لەسەر کورسی کۆتاکان ئێمە پێمان وایە لە مەسلەی کورسیەکانە غەدرێکی گەورە لە تورکمان و لە ئەرمەن و لە مەسیحی و لەمانەکراوە لە ئاشووری و لە کلدان باشە ئەنجامەکان هەر چۆنێک بن لە دوای هەڵبژاردن ئایا پارتی پێ قابلە بێت ئەنجامەکان مادام چوینە هەڵبژاردنەوە ئەنجامەکان هەر شتێک بێت ئەبێ پێ ڕازی بین مەمۆساردیڵێ بەدەستی خۆت کە جامت خستە سەر لێوت غەشیمانە اینجا چی ئەگەر زەهریشی تێدا بوو ئەو گوناحی خۆتە بیدانە ئینکە تۆ خۆت بەدڵخواسی خۆت ئێمەی پارتیم باسی خەڵکی تر ناکەم چوین بۆ هەڵبژاردن و بەشدارمان کرد و هەڵبژاردنێکی پاک و بێگرد بوو تەزویری تیان نەبوو ئەوەی تیان نەبوو ئێمە نەتیجەی هەرچی بێ قوبوڵمانە بەڵام ئەگەر چوینە هەڵبژاردنێکەوە لە هەڵبژاردنەکەیە بۆمان دەرکەوت کە تەزویر کراوە
ئەو کاتەڕێی خۆمانەڵێن پێت وایە تەزویر بکرێم جارە هیواداری نەکرێ ینی هیچتان لا هەیە کە لەوەی کە بکرێ یاخودنا هیواداری نەکرێ زۆر باشە دوایین پرسیارمەوەیە دۆخی سیاسی بە شێوەی گشتی لە هەرێمی کوردستانە چۆن هەڵەسەنگێنی دۆخی سیاسی هەرێمی کوردستان لە بەروی هەرێمی کوردستان لە دوورگەیەکە ناژی لە جززیرەیەکە ناژی چواردەوری وڵاتی ترن وەکو هەموو وڵاتێکی تری عالم ئێزا ماڵ لە شێویانی خۆیسا با من یەکشتی پێوڕە مەسەلا ڤێنزوێلا چەند دوورە لێرەوە ئەگەر حاڵەتێک بێ بەسەر نەوتە مەسەلا کێشە بکەوێتە سەر ئینتاجی نەوتی ڤێنزوێلا ئێوە تەسیری لەسەر هەموو عالەمە بێ لەسەر چینە بێ لەسەر ژاپۆنە بێ لەسەر ئەوروپا بێ بۆیە وەزعی سیاسی لە هەرێمی کوردستان بەسراوەتەوە بەشێکی بەسراوەتەوە بە وەزعی سیاسی لە منتیقەکەیە و هەتا لە عالەمە یعنی شەڕی ئۆکرانیا تەسیری هەیە بۆ سەر عێراق کە تەسیری بۆ سەر عێراق بوو بۆ سەر هەرێمی کوردستانی شەیەتی وەزعی ناوچەکە ئەمەی کە تۆ خۆت متابعیت سەحۆفیت ئەیبینیت ئەو وەزعی کە لە جنوبی لوبنان و لە غەزە و لەمانە هەیە و ئەو وڵاتانەی تر کە بەغەیری مباشر ناڕاستە خۆ تێوەگلاون شەڕەکەی سووریا ئەوەی یەمەن مەسەلا ئەمانە هەمووی تەسیرەکات لەسەر عێراق و لە عێراقی شۆ تەسیرەکاتە سەر هەرێمی کوردستان هەرچەندە منوتم دوای پرسیارە بەڵام هیچ مەترسیەکە لەوێ هەڵبژاردن دوا بکەوێت ئینشاءڵڵا وا نابێ ئینشاءڵڵا وا نابێ زۆر سوپاس زۆر سوپاس بەڵێ بینێرانی دەنگی ئەمریکا تاوکو دیدارێکی تر بەخواتان ئەسپێرم و خواتان لەگەڵ